ئەجە چانە بووی دام چانە بووی با گەڕاوە ئەو شۆ گەڕاوە چ قۆڕت کردی کاکە دەکات دەست لێشکە دەست درێژ کردی وچە مەم زەینە درێژ سەمای دەکەن تاقیت بۆوە ئەوڵی پیانوە ژەنن دانیشە کاک سعدی ئەوەی سانەزی زۆر ڕێک پێک و بەدیە زۆر باشە تشتەشی بە فێر و فرۆشتیە نەمزانیە یان تشتەشی زەفت کردیە کاکە چت کردێ دەوە برێت کاچ یان عیلەشی کردێت سوچی خۆی گەورە ئەوەی خۆش دەوێت ئەگە ئەو عیلە بکاتن ئەدی شتە خۆی پێپشاندەوە بی نەکاتن یعنی پارەی زیای وەرگرتووە مامەجان قۆڕت ئەوها پێی دەچی لەو ڕۆژیوە کە ئەتون بەجێ هێشت یەکشتم کرد بەس سارەکەم داوە سعدی هیچ کەم نەکردی مەعاڵە تشەکت کردیەت و وەرە ئەمیش نییە زاوای خۆتم سایبی تێدا نییە شتێکی ئەدەب سزاتی نەکردێ شتێکی بێمەعنا کاکە ئەو قسانە چییە؟ کاکە بۆ واز لەو نانی یا تۆ بۆ بیر ناکەیت وە سعید بۆ شتێکی لەبیرە بۆ ئەمە لە بێژووە ئەی غەدی لە بێژان نەکرد غەدی لە بێژن ئەو غەدی لە بێژنی بێژە غەدی لەوی کرد کا ئەی چزی نەکرد بەرینە ئەدا یەخی کاکە پارەی لێ خواردم خۆی بوو ئەوە زانیچەوە با مامە با تێت بگەینەوە ئەوە کوڕە خۆی کرد بە خۆشەویستەکەی فەقیرەی پارەی لێ بەرداوە کوڕەکە بێژن هاتیوە برادر ڕەشیدی ماوەک لێرە ئیشی دەکرد بابیشی نەمایە بۆ بزانم لێگۆ داچی نییە لێی پارا بۆەوە نەبوو دام دوعاشی لێ لێی پارا بۆ گوتی کوڕەکەم بەر بدا دوای کوڕەکە ڕای کرد ئێستاکە کوڕەکە کون نییە بستەی لێشی خۆش نابێت خۆش شارتەوە هەدی کوڕەکە دەرێ لە ماری نهایەتە دەرێ دی تەلەفداچ تەلەفۆنم دەکرد یا دەگە دوعا لێ دەکەم بڕوات بێ سعدی ئەڵەی سجنی ئەبەدیە لە ژوورەکەی خۆی ناوێت نازان ئەو مۆزعەیە مەم زەینب دەبێ ئەو مۆزعە نەبی ئیشەشگە لە غەرەت کردیە پێت بێم هەرچ بنیادەمە بە تەنیش هێتیمی داناسی ئەتو کوچ عیلە ئەوە لەگەوی کردیە پارەی لێ خواردیمە کاکە مامە زەینەدین دەزانی ئێدە جنۆکەکان دێتەوە حادی بە خودای ئەها کاک داهام هەتا ئیسێبی ئەو هێتیمەی ساب نەکەی مەعەدەری خۆی ئەو شۆیە قل بووە ئەو شەوی دادێ دوو قوتێتنا ئاگادار بە گورە هەموو خزمی وانە بەخۆی دەزانێت تێگەیشتی دا بۆ چت کردیەوە کاکە داوی لە بن دەکە وڵای کردیە کاک سعدی با ئەوەشی بیر خەمەوە کاکزێ ئەو پیاوە تەنانەت ئەو پیاوە پێوی پارەکەی شتێمەوە کاکە پارەکەی من ئەیەم باشە مام زەینەدین دەتسێم چکە ڕەشیدیش وە بزانم دەیناسی ئەمیش دێرەکانن دەیناسم جنێتە کلمەش کوور چاوەکەم لێ خۆ با قسە چی بکەم دراوەستن تە قسە چی بکە باێ ئەمن دای مافی خۆم کردیە کابرا پای لەم خواردیە سا بکەمەوە کاکەەوە دیارە حەزی لە جنۆکەکانە دیارە کورە برایەکەم هێتیم معنای چییە؟ بەو خودای خوای دەکات لەگەی ساب نەکەینە مارج وێران چ بکەم پارێ دەمێت زیاد ئی خۆی بابستە دووی پارەی لۆ چیە فەقی بەس دیە بێتە دەرێ کاکە کابرای لە ماری سچم بۆ ناوێ ئەو کەژی ئەو هاالێ کاکەدا لێ خۆش نابوون قەت لێ خۆش نابوو ئەوە جنۆکە پێی فێر بۆ کاکە مادەمە جنۆکانی هەر بە ماری خۆش بە خودای جنۆکە بە هەمووتە نایەتەکنت تێگەیشتی ئللا حەقی ویە ئەگە حەقی تووبی لۆ ناسەزگەوی تەلەفۆنێکی بۆ بکە تەلەفۆنەشێ دەکەن پارەی لەمە خواردیە لۆ بێژەین دەکە کاکە دیە گەردەنی ئازا بکە بێ کاکە تەو جارشکە باش پرسیاری دەکەم ئەگە گەردەنی ئازا بکەم چادە بمەوە ئاێ وڵی چادە بیەوە هەرگەردەن ئازاکردن نییە دەبی لێ بگەڕی لە خۆی بێتەوە ناوخەرچی کاکە لە ترسێت و ناوێتی بێتە دەری کاکە وازم لێ هینە تەلەفۆن لە بکە تەلەفۆن لە بکە وازمە هینەتەوە بە چاپمەوە هێژان کوور باشە بێ عەقەڵ وەرە کورە وەرە تا دوکانێ وەرە دەوەرە کوڕم دەوەرە وەما بەدە هەماتیە چ ناوێری ها هەندی دەتە سدرری ناوێرم کاکە ئەوە دەدەمە دەست داهامی ئەوە دەدەمە دەست داهامی بەخۆت قسە لەگە بکە کاکە پێی بری وەرە دوکانێ دێ بێژان مەترسێ ئێستا وەرە مەترسێ مەتساوە وەرە ئێستا وەرە وەرەتەوە هەر ئێستا وەرە دەوە چاوەڕێمە دەی مەترسێ کوڕم لە چێ فەقیرە دێت لە چێ بم هەر لە مارە سزنم
کوڕم هەر ئێستا یەکسەر وەرە دوکانی من بیدەم تەواو ئەوە دی دێ خوافز مامە ئێستا دێت